ساڵانی پێشووتر پێش 2 ساڵ هەمان ئەرکیم پێبەخشراو کە توانیم تقریبان بۆ ماوە 4-5 مانگێک لەگەڵ تیڤی کچان بم، بەڵام بەهۆی سەرقاڵیم لەگەڵ هەڵبژاردە و یانە و دوای ئەوە لایانی پێشمەرگە نەمان بۆ ماوەی 2 ساڵ دوور کەوتمەوە، بەڵام ئێستا هاتمەوە لە وەکو دەستەی کارگەڕیانە و سەرپەرشتیاری تیپەکە داوایان لێکردم بۆ فترەیەکە تقریبان 4-5 مانگێکە داوایان کردە ببم بە ڕاهێنەری تیپی کچان. پێشتر ئامادە ئیمتیان نەبوو بەهۆی سەرقاڵی بە خولی عێراقەوە، بەڵام ئێستا دەستەی کارگەری بڕیاری ئەوەی داوەکو هاوکاریەک و دوای ئەوە دابنە لەمەکو ڕاهێنەری تیڤی بالەی کچان. بەڵێ بەڕاستی ئاستی تیپەکە ئەتوانم بڵێم مام ناوەندە تا ڕادێک بەرەو باش ئەچێ، چکە یاریزانی باشی تایە، هەندێک پێکاتی باشی تایە لە تیپەکە. پێش هەموو شتێ ئێمە ئەرکی تیپی کچان تۆزێ قورسە، هەڵسوکەوت لەگەڵ تیپی کچانە بە تایبەتی زۆربەیان مناڵن، ئەبێ بە شێوەیەک هەڵسوکەوتکەین بۆەوەی بتوانن زیاتر درێژە بە یاریەکە بن، بتوانین ئێمە کێشەی سەرەکیمان ئەوەیە دروستکردنی یاریزانە و ئەنجامیشە لە هەمان کاتە بەنیازین یاریزان بێنینە ڕیزی تیپەکەەوە بتوانین بەهێزتری کەینەوە.